سلام علیکم ورحمة الله وبركاته. خۆشەویستان و ئازیزانم، دنیایەک ئەگەر مردنی تێدا بێت تام و لەزەتێکی وای نییە، واتە زۆر دڵخۆش مەبە بە دنیایەک کەوا مردنێکی تێدایە. زۆر جار بەدەستەکانی خۆمان خۆشەویستانی خۆمان لە گۆڕ دەنین و ئایان نێژین. ئەو کاتێکەوە دەیبێ ناوگۆڕ و تەسمیلی خۆڵیەکەی تەسمیلی خاچی ئەەکەی، دەیبینی کەوا مرۆڤ چەندە زەلیلە، واتە هیچ دەسەڵاتێکی نییە، هیچ شتێکی پێ ناکرێت کە بۆ ئەم مردووی بکات، بۆ ئەم جەنازەیە بکات، بۆ ئەم خۆشەویستی خۆی بکاتەوە بە دەستەکانی خۆی ئەینێژێت و تەسمیلی خاچی دەکات. بەڵام ئەوەی کەوا تێدا دەمینێتەوە تەنها کردەوە چاکەکانتە، تەنها ئەو کردەوە چاکانەیە کەوا تۆ لە دنیادا ئەنجامت داوە، کە دنیا وەکو تاقیکردنەوەیەک وایە کە تۆ ئەم لەم تاقیکردنەوە کۆمەڵێک کار و کردەوەی چاکت تێدا تۆمار کردووە، وەخوای گەورە لە فایلێک، لە پەرتووکێک، لە کتابێک بۆی هەڵگرتووی و لە قیامەتدا ئەم کتابە تەسمیلی تۆ دەکاتەوە. دەبێت چاوەڕوومان هەبێتەوە ئەم کتابی خۆمان ببینین یاخۆت بۆ خەڵکی بخوێنینەوە، کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت فأما من أوتي كتابه بيمينه فيقول هاؤم اقرءوا كتابيه. دەبێ ئەم کەسە چەندە دڵخۆش بێ بەم پەرتووکەی کە بەدەستی ڕاستی وەریگرتوتەوە، کە بەدەستی ڕاست کتابت وەردەگریتەوە، یان ئەوەتە بەڕەوڕوو کتابی خوای گەورە وەردەگریتەوە، ئەبێ چەندە دڵخۆش بیت ئەم کاتە. بە خەڵکی دەوروبەری خۆت دەڵێ وەرە کتابەکەم بزانە چی تێدا تۆمار کراوە، واتە لە دنیادا چیم تێدا تۆمار کردووە، ئەبێ شانازی بکەیتەوە لە قیامەتدا کە لە دنیا چیت کردووە. بەڵام ئەدی ئەم کەسێکەوە کردەوەکانی کردەوەی خراپی تێدا تۆمار کردووە و بەدەستی چەپ وەری دەگرێتەوە، ئەمە دەبێت لە چه حاڵەتێکدا بێت، ئەبێت چه چاوەڕوویەکی هەبێت بە خەڵک پیشان بدات یان بە خەڵک بخوێنێتەوە، کەوا دەستەکانی خۆی، چاوەکانی خۆی، لاشەی خۆی شایەدی لەسەر دەدات. بۆیە هەر کردەوەیەکت کرد خوای گەورە تۆماری دەکات لە کتابەکانت، لە فایلەکەی خۆت، لە پەرتووکەکەی خۆت بۆت هەڵدەگرێت، لە قیامەتدا وەری دەگرێتەوە. بۆیە زۆر دڵخۆش بە بەو کردوانێکەوە لە قیامەتدا ئەو کاتە مرۆڤی ئیماندار ئیسراحەت دەکات. دنیا شوێنی ئیسراحەت نییە، بەڵکو شوێنی کردەوەی چاکە و عملی باش و عملی ساڵحە بۆ ئەوەی تێدا تۆماری بکەین. داواکارین لە خوای گەورە لێمان ڕازی بێت و لە قیامەتدا بە دیداری خۆیمان شاد بکات، بە دیداری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم مان شاد بکات لەسەر حەوزی کەوثەر بەدەستی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ئاوە بخۆینەوە و توێنی تومان بشکێت. السلام عليكم ورحمة الله وبركاته.